بەخێر بن سەرچاو لە چوارچێوەی کار و چالاکیەکانی تیمی ڕێکخراوی ئازاد بوون و تیمی پەروەردەی سەردەم کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا سالار سۆفی بە ناونیشانی ئاڵنگاریەکانی پەروەردە و خوێندن و ئەزمموی سەرکەوتی فینلەندا ساز دەکەین. دووبارە بەخێر بن سەر چاوان. ئێمە دەبێ بڵین بەر لە هەموو شتێک ئامانجی پەروەردە چییە؟ لە ڕابردووە زۆر باس کراوە. ئامانجی پەروەردە تەنها و تەنها ئاسوودەکردنی تاکە. ئیتر پرۆسەکە چۆنە؟ هەر میلەتێک زۆرترین ئاسوودەیی هەبوو واتە پرۆسەی پەروەردە لە وڵاتە بە ئاقارێکی باش ڕۆیشتووە، بە ئاقارێکی جوانە ڕۆیشتووە و کۆمەڵێ کەسی دڵسۆزی لە پشتەوەیە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بەشێک هەیە بە ناوی تۆڕی چارەسەری بەردەوام. ساڵانە راپۆرتێ پێشکەشەکە بۆ ئەو وڵاتانە بۆ زۆرینەی وڵاتان بە ناوی چیەوە؟ بە ناوی راپۆرتی ئاسوودەیی. 38 خاڵ لە خۆگرێ. ئەگەر سەیریکەن لە ساڵی 2015 بۆ 2018 وڵاتی عێراق یەکێک بۆ لە وڵاتانەی کە کەمترین ئاسوودەیی تاکەکانی کەمترین ئاسوودەییان تایە. بەڵام وڵاتانی ئەسکەندەنافیک لەوانە فینلەندا، لەوانە بۆ نمونە دانیمارک، ئەو وڵاتانەی تریش زۆرترین ئاسوودەیی خەڵکەکەی هەیە. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە ئەومان پێڵێ کە پەروەردە بەچی شێری بەرەکەوێت لەوەی کە کار ئاسانیەکە بۆ ئەوەی میلەتێکی ڕۆشنبیر هەبێت. ئەو میلەتە ڕۆشنبیرەوەکە کار ئاسانی بۆ خۆی بکە کە دەرامەتەکانی هەموو ئەو پێداویستیانەی خۆی بە شێوەیەکی جوان بەکاربێنێت و لە خزمەت خۆیان بەکاری بێنێت بۆ گەلێکی ئاسوودە بەرهەم بێنێ. شتێکی تر هەیە ئەمەوێ باسی بکەم، تێچووی پرۆسەیەکی پەروەردەی تەندروست و ئاخر مۆدل ناکاتە ڕوبعی ئاسەوارە خراپەکانی ئاڵنگاریەکانی یا ئاسەوارە خراپەکانی پەروەردەیەکی سەقەت. تۆ ئەگەر پەروەردەیەکی باشم بدەیتێ، ڕۆشنبیرێکی باشم بیتی، گەلێکی ڕۆشنبیرم بیتێ، من زیندانەکانت بۆ چۆڵەکەم لە تاوان باش. تۆ ئەگەر گەلێکی ڕۆشنبیرم بدەیتێ، من نەخۆشخانەکانت بۆ چۆڵەکەم لە نەخۆشی دەرونی. ئەگەر تۆ گەلێکی پەروەردەکرا و ڕۆشنبیرم بدەیتێ، پێویست ناکات تۆ ژینگە پارێز ڕۆژ بە ڕۆژ زیاد کەیت و زیادی کەیت، نە، ژینگە خۆیە پارێزرێ. ئەمە و زۆر شتی تر. لێرەدا ئەمانەوێ ئەوەی تر بەجێ بێڵین بۆ مامۆستا سالار و بۆ ئەو بەراوردەی کە لە بینی فینلەندا و وڵاتی خۆمان کە خۆتان بەراوردەکەکەن و ئەویش لەوانەیە چەند بەراوردێ بکات و ئەوانە. سەرەتا پێم خۆشە ژیاننامەیەکی مامۆستا سالار بخوێنینەوە و دواتریش بە چالاکیەکانی مامۆستا سالار و بە کۆڕەکە دەست پێ بکەین. مامۆستا سالار بەکالیۆرسی لە وەرگێڕان و دواتریش خوێندنی ماستەر لە بواری گەشەپێدان و وەرگێڕاندا لە فینلەندا تەواو کردووە. خوێندنی پەروەردەناسی لە هەردوو زانکۆی هێلسینکی و تۆرکۆ، بڕوانامەی وەرگێڕی تایبەتمەند لە بواری خوێندن و فێربوون، بڕوانامەی پەیوەندی کللتور و تەکنەلۆژیای زانیاریەر و بڕوانامەی فرەکەلتوری لە فێرگە و باخچەی ساوان لە ئەکادمیای ئۆبۆ، بڕوانامەی منداڵ ناسی و بڕوانامەی دەروون ناسی و کاریگەریان لە بواری وەرگێڕاندا. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری فەرمی یەکێتی وەرگێڕانی فینلەندایە. ئەزمموی هاوکاری مامۆستا و مامۆستای گروپی تایبەت، هەروە سکرتێری کتێبخانەی فێرگا، بەڕێوبەری چەندین خول و وەرکشۆپی گەشەپێدانی خوێندن و پەروەردە لە فینلەندا. سوپاس و ڕێز سەرەتا بۆ ئێوە هەموو ئامادەبوانی خۆشەویست. دیارە بەشداریتان لەم کۆڕەدا نیشانەی خەمخۆریتانە بۆ بارودۆخی پەروەردە و خوێندن لە ئەم وڵاتەیە. سوپاسی بێپایان بۆ تیمی پەروەردەی ڕێکخراوی ئازاد بوون کە ئەم کۆڕەی ساز کرد. شایانی سوپاسە. دیارە فینلەندایەکە لەو وڵاتانەیە کە لە ڕووی خوێندن و فێربوونەوە لە ترۆپکی لە وڵاتانی جیهانە و لە هەمان کاتە لە ڕووی ئاسوودەیی و خۆشبەختیشەوە بە هەمان شێوە وەکو بەڕێزیان باسییان کرد کە ئەمەش ئەو دوو بابەتە بێکەوە بەستێتەوە. ئەومان بۆ دەرەخات کە خوێندن و پەروەردە چەندە گرنگن بۆ ئاسوودەیی کۆمەڵگەیە. من بابەتەکە زیاتر بەو ناونیشانەیە کە ئاڵنگاریەکانی پەروەردە و خوێندن و هەروەها ئەزمموی سەرکەوتوی فینلەند، چونکە فینلەند تەنانەت
ئێمە زۆر جار بیر لەوە ئەکەینەوە باری ئابووری دۆخی ئابووری وڵات تەنها بیر لە نەوت دەکەینەوە لە زۆر ئێستا ئینترە بەڵێ دەنگ بەرزکەیتەوە باشترەوەزانم من تۆزە دەنگم ئیش ناکانی ئیش ناکەمانەوە ئەوە لێگەڕێت باشە بۆ جوان کەواتە ئابووری ئێمە زۆر جابەوە تێگەیشتون کە ئابووری ئەبێ نەوت بێ ئەبێ کانزا بێ ئەبێ زۆر لەو شتانە بێت یەکێ لەو ئابووریانەی بارە ئابووری کەوا فیلەندا پشتی بەستووە هەناردەکردنی سیستەمی پەروەردە و خوێندنە لەوانەش بەشێکیان بۆ منە وڵاتانی کەندا و ڕێکەوتنیان لەگەڵیان هەیە کەوا چۆن سیستەمی پەروەردەی فیلەندی لەوێدا جێکەوتە بکەن و پەیڕێوی بکەن یعنی ئێمە زۆر جار سیستەمی کێشەی بودجا ئەکەین یەکێ لە هۆکارەکانی پێشنەکەوتنی سیستەمی پەروەردە و خوێندن لە کاتێکا سیستەمی پەروەردە و خوێندن ئەتوانێت خۆی هۆکار بێت بۆ ئەوەی کەوا باری ئابووری وڵات بەرەو پێشۆش بەرە بەرێ نەک بار بێ بەسەر دەوڵەتەوە دیارە ئەمە وامان ئامادە کردبووکەوە داتاشۆ هەبێ بەڵام بەداخۆ سەر نەکەوت لەبەرەوە منە بێ لێرە ئەو شتانە تەنها خۆم بیبینم من بەگشتی کەسێکی گەشتبینم پێم خۆشە بە هەموو شتێک لە ڕوانگەیەکی گەشتبینیەوە دەست پێ بکەم بەڵام بۆ ئەوەی تێبگەین لە بارودۆخی پەروەردە و خوێندن لەم وڵاتە من لێریان بەرگی کتێبێکی فیلەندیمدا نابوو کە فیلەندا لە ترۆپی وڵاتانی پێشکەوتووە لە ڕووی خوێندن و پەروەردەوە لەگەڵ ئەوەشە نووسەرێکی دیار و مامۆستایەکی بە ئەزمموی فیلەندی کتێبەکەی بەم ناونیشانەیە کە ئەڵێ فێرگە بکوژە یا قوتابخانە بکوژە باشە ئەوە چی بە ئێمە ئەڵێ ئەگەر ئەمە لە وڵاتی فیلەندا پێمان بڵێ فێرگە بکوژە کەواتە ڕخنەیەکی تند هەیە لە سیستەمی پەروەردە و خوێندنی ئەو وڵاتە ئەبێ ئێمە بە وڵاتی خۆمان بە کوردستان بڵێن چی بە عێراقیشەوە لەبەرەوە یەکێ لە هۆکارەکانی پێشکەوتنی سیستەم لە وڵاتی فیلەندا ئەوەیە ڕازیبوون نییە بەوەی کە هەیە بەڵکو هەمیشە ڕخنە و ڕخنەگرتنە ڕخنە لە خۆگرتنە ئۆڵدانە بۆ پێشکەوتن ئەوان دەڵێن ئەو سیستەمی ئێستا هەمان ڕاستە لە زۆر ساڵاندا یەکەمی سەر ئاستی جیهان بووە بەڵام ئەم سیستەمە بۆ دوێنێ بەکەڵ دێ بۆ ئەمڕۆ سبینێ بەکەڵک نایە چونکە گەشەکردنەکانی کۆمەلگا هێند بەهێزە هێند خێرایە کەوا سیستەمی پەروەردە و خوێندن فریای ناکەوێت ئەگەر زۆر توندڕەوتر نەڕوە لە ڕووی پێشکەوتنەوە خاڵی دەستپێکردنی پەروەردە لەکوێوەیە یا کەی پەروەردە دەست پێکات ئێمە لە کاتێکە من سەرچاوە ئەو سەرچاوانە خوێنمە کە بە زمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی نووسراوە عەرەبی و فارسی و کوردی و ئەمانە زۆر جار باس لەواکەن لە 4 ساڵیەوە لەم جۆرەشتانەیە یا لەو دەوروبەرە پەروەردە دەست پێکات بەڵام لە ڕاستیە پەروەردە پێش لە دایکبوونی منداڵ دەست پێکات پێش ئەوەی کەوا لەو خاڵەوە دەست پێکاکەوە دوو هاوسەر ژن و پیاوێک بڕیاری دروستکردنی مناڵەدەن بڕیاری ئەوە ئەدەن منداڵیان ببێ لەوێەوە ئەبێ پلانیان هەبێت بۆ پەروەردە دوای ئەوە دێتە سەر ئەوەی دووگیانی سەردەمی دووگیانی چەند گرنگە بۆ ئەو مناڵی لە سکی دایکایە لەوێ لە وڵاتی فیلەندا وەرزشی تایبەت بە دایکان هەیە بڵین دووگیانان ئەوانەی کە هێشتا مناڵیان نەبووە ڕۆڵی دەوروبەر لەسەر ئەو پەروەردەی ئەو مناڵە پێش لە دایک بوون بۆ نمونەیەکێ لەو وەرزشانە لە ناو ئاوایە کە لە ناو ئاوەکان مۆسیقایان بۆ لێ ئەدرێ بۆ کۆرپەلەکان نەک بۆ دایکەکان کە لە سکی دایکایە هەروەها لە دەرەوە لە کاتی پاڵکەوتنە لە هەر شتێکە گوێگرتن لە تێکەدای گوێ لە مۆسیقاگرێ کاریگەری هەیە لەسەر خودی کۆرپەلەکەی ناو سکی دایکەکەش لەبەرەوە زۆر گرنگە ئێمە لەوە تێبگەین پەروەردە زۆر زووتر دەست پێکا لە دروستبوونی مرۆڤێک و بە مەرگی مرۆڤەکە کۆتایی دێت کۆتایی نایە تا کۆتایی ژیانی کەسەکە لا ئێمە ڕەنگە لە هەندێک شوێندا پەروەردەواتی ئەگەنکەوە بۆ مناڵە بەڵام پەروەردە ڕاستیە بۆ هەموو مرۆڤەکانە لە پێش لە دایک بوونەوە تا کۆتایی ژیانیان
کاتێک کە منداڵی لەدایکە بێت بابەتێکی زۆر گرنگە کە باوکەکە لە لاژووری نەشتەرگەری مناڵبوونە یا منداڵبوونە لەگەڵ یایە لە هەر لەوێەوە هاوکاریەکی نێوان دایک و باوک دروست دەبێ و پەروەردەکردن ڕەنگە لای ئێمە هەندێک تەنانەت پێیان نەنگی بێ پیان ئەی بێکەوە بچنە ژووری هۆڵی نەشتەرگەری مناڵبوونەوە یان لەگەڵ هاوسەرەکانیان کە مناڵیان دەبێت کە ئەمە بۆ خۆی خاڵی دەستپێکە کە ئێمە پێکەوە دەست پێکەین ئەو منداڵە پەروەردە بکەین خێزان یەکەی بنشینەیی کۆمەڵگەیە یەکەی بنشینەیی کۆمەڵایەتیە کەواتە کاتێ ئێمە بڕیارەدەین منداڵێک دروست بێ پێویستە ئەوش خۆمان تەرخانکەی بۆ ئەو منداڵە کاتی بۆ تەرخانکەین ئەوەی کە من لێرە ئەیبینم بەڕاستی زۆر جار منداڵ قەرەبووی سۆز و هەست و یاری و کۆمەڵایەتی منداڵ بە پارە و یاری و شتی شاشەی کۆمپیوتەر و ئایپاد و با بڵێن شاشەکان بەگشتی ئەکرێتەوە کە ئەمە بۆ خۆی زیانێکی گەورەیە و بە هیچ شێوەیە قەرەبووی سۆزی دایک و باوک بە ئەم جۆرەشتە ئەلکترۆنیانە ناکرێتەوە لە مناڵ پێویستی بەوەیەکەوە هەر لە کۆرپەییەوە قسەی بۆ بکرێت مۆسیقای بۆ لێ بدرێ و بیرڕای وەربگیرێ ئەو کاتە کە تێگەیشت بیرڕای بۆ بیرڕای وەربگیرێ لە شتەکانە تەنانەت ئەو کاتەش کە قسە ناکات هێشتا قسە فێر نەبووە تۆ ئەبێ پێی بڵێ وا ئەەکەین ئەڕۆین ئێستا بۆ ماڵی پورت ئێستا ئەچین بۆ نەخۆشخانە لەگەڵ ئەوەشا کە تۆ پێت وایە تێ ناگات بەڵام ئەمە بنەمایەکی تەندروست دروستەکە بۆ گەشەکردنی مناڵ لە داهاتووە لێرەدا باسی مناڵ سنووری مناڵەکرێت دوو جۆر لە پەروەردەمان هەیە لەو ڕۆوە هەندێک سنوورداری یەکەن بە شێوەیە کە توانای جوڵەی نامێنێ هیچ سەربەستیشی نادەنێ هەندێکیش بە شێوەیەک ئازادیەکەن کە ئیتر کۆنتترۆلکردن بەسەریا مەحاڵە ئایا لەکوێ ئێمە ئەو سنوورە بدۆزینەوە مناڵ بۆ خۆی توانای بەرگریکردن لە خۆی نییە توانای بڕیاردانی نییە لەبەرەوە دایک و باوکن کە ئەبێ لە جیاتی ئەو بەرژەوەندیەکانی بپارێزن لە جیاتی ئەو بڕیارەکان بدەن بەڵام لەو چوارچێوە لەو بارودۆخانەی کەوا منداڵەکە خۆی توانای نییە ینی بۆ نمونە منداڵێک پێی خۆشە جلێکی شین لەبەرکایان قاوەی لەبەرکە با هەڵی بژێریە پانتۆڵ لەبەرکایان تەندروەیەک لەبەرکە با هەڵی بژێریە بەڵام لە شتی تر کە ئاستی تێگەیشتی مناڵ بۆی گونجاو نییە پێویستە دایک و باوک ئەو بڕیارانە بدەن کە بابەتێکی گرنگ مناڵ و خاوەنداریەتیە ئایا چێ خاوەنی منداڵە ینی ئەبینی تۆ دیارە ئەوە لە دەرەوە زیاتر ئەو شتانە ئەبێ دایک و باوکێک توندوتیژی بەکاردێن لەگەڵ منداڵێک کاتێکەوە لێپرسینەوەیان لەگەڵەکری ئەڵێ منداڵی خۆمە پەیوەندی بە خۆمەوە هەیە بەڵام نەخێر لەوەیە تۆ منداڵی تۆیە بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی بپارێزی بۆ ئەوە ناکە ئازاری بدی تۆ بە خێوکەری ئەوی تا ئەو کاتی ئەبێتە 18 ساڵ و هەر کاتێک تۆ سزای ئەودا بە شێوەیەک زیانی هەبوو بە وەباری تەندروستی و تەندروستی جەستەی تەندروستی دەرونی ئەو تەنانەت ئەگەری ئەوە هەیە منداڵەکەت لێ بسەندرێتەوە کۆمەڵگە بە خێویکە دیانە لەوێتە باخچەی ساوایان با بڵێن منداڵ بەگشتی لە دوای 8 مانگیەوە سەرەتای 9 مانگیەوە ئەتوانێت بخرێتە باخچەی ساوایانەوە بەڵام لەگەڵ ئەوەشا بەگشتی لە نێوان زۆربەی لە نێوان ساڵنی و بۆ 2 ساڵ ئەیان بخەنە باخچەی ساوایانەوە چونکە ئەو ماوەیە بۆ پەروەردەکردن لە لای دایک گرنگە بایەخی خۆی هەیە بەپێی ئەو توێژینەوانی کراون بەڵام ئەمە ئەگەرمانەیە ئەمە یەکێ شتانی ئەگەرمانەوە بەراوردی کەین بە کوردستان مانای ئەوە نییە لە کوردستانیش ئەبێ وابێت بۆچی لەوێ ئاوایە لەبەرەوەی کۆمەڵێک پشتیوانی هەیە پشتیوانی دایک هەیە پشتیوانی باوک هەیە مۆڵەت هەیە بە موچەی تەواوەوە بۆ ئەوی ئەو با دایکایە ئەو باوکە لەگەڵ مناڵەکەی بێت ئەمانە کە لێرە فەراهەم نییە دایک و باوک ناتوانن بە هەمان شێوە ساڵ 2 ساڵ لەگەڵ مناڵەکەی بمێنێتەوە بێکار ئەگەر
با بڵێن قەرەبوو نەکرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان. و دیارە باخچەی ساوایان ئەرکی ئەوەیەکەوە ئامادەکاری بکە بۆ ئەوەی ئەو منداڵان لە داهاتووە توانای فێربوونی هەبێت، توانای گەشەکردنی هەبێت لە کاتێکە ئەچێتە قوتابخانە. دیانە قوتابخانە لە فنلەندا بە 7 ساڵی ئەچنە قوتابخانە. فێرگەکان ئەو ساڵە کە مناڵێک تێیا بێتە 7 ساڵ بۆ نمونە ئەگەر لە دایکبووی ساڵی 2000 بێت، ساڵی 2007 ئەچێتە فێرگەکان و ئەچێتە پۆلی یەکەوە. بەڵام پێش ئەوە ساڵێک هەیە کەوا پێ ئەڵێن ساڵی خوێندنی پێش فێرگا، پێش قوتابخانە. ئەو ساڵە لە نێوان پردێکی پەڕینەوەیە لە باخچەی ساوایانەوە بۆ قوتابخانە بۆ فێرگەکان. لە هەمان کاتەکە زۆربەی ڕۆژەکان لە باخچەی ساوایانە، بەڵام سیستەمێکیان بۆ دروست دەکەن وەکو ئەوە بێ کە لە فێرگەیە بێت بۆ ئەوەی ڕابێ لەسەر دانیشتن لە فێرگەیە، ڕابێ لەسەر گوێگرتن لە مامۆستا، ڕابێ لەسەر شێوازی فێربوون. واجگە لەوەش وەکو بەپی باخچەی ساوایانەکە شوێنەکە لەگەڵ قوتابخانەیەکی تایبەت قوتابخانەیەک ڕێککەون بۆ ئەوەی هەفتەی جارێک بیان بن لەوێش دیسان ڕاهێنانیان پێ بکەن تا ئەچنە پۆلەوە، یان تا ئەچنە پۆلیەکی سەرەتایی. دیارە لەوەیە مەبەست گەشە پێدانی تواناکانی مناڵە و واروەها تاقیکردنەوەی شتە نوێیەکان. دیارە یەکێ لە شتە گرنگەکان فەلسەفەی پەروەردەیە، یان بیرکردنەوەی پەروەردەیی چییە؟ بەپی دەستوری فنلەندا با بڵێن کە لە هەیە پێویستە خوێندن و ڕۆشنبیری یەکسانی کۆمەڵگە ڕێک بخات. یعنی پێویستە با بڵێن ئەو سیستەمی پەروەردەیە مرۆڤی ڕۆشنبیر بڵێن بەرهەم بهێنێ و هەروەها ئاسی خوێندن بەرزکاتەوە. کۆمەڵێک بنەمای هەیە بۆ ئەو شتانە. یەکەمین بنەما یەکسانیە، ئەبێ بیرڕای یەکسانی لە ناو مناڵاندا بە فراوانی بڵاو کاتەوە و بیچەسپێنێ لە مێشکیانەوە لە بیرکردنەوەیانە. سەپاندنی بیرکردنەوەی ڕەخنەگرانە، نەک بیرکردنەوەی تەسلیم بوون. ئەوەی کە لە ئێمە هەمانە لێرەدا مامۆستاچی وت فێرخواست ئەبێ بیڵێتەوە، نەخێر ئەو بۆ هەیە مامۆستا شتێکی وت ئەو ڕەخنەی لێ بگرێت، بڵێ ئەوەم بەدڵ نییە، بڵێ من پێم وایە بۆ شێوەیەکی ترە. بیری پارێزگاریکردن لە ژینگە بابەتێکی هەرە گرنگی با بڵێن فەلسەفەی پەروەردەیە لەوێ. بیری کۆمەڵایەتی بوون کە مرۆڤەکان بە تاک ناژێن، پێویستە توانای ئەوەی هەبێت لەگەڵ کۆمەڵدا هەڵکات. دیارە ئەمە لە شوێنێکی ترە باس دەکەین کۆمەڵایەتی بوون و تاکگەرایی چۆن ئێمە لێکیانەکەینەوە. و هەروەها بەگشتی بیری هاوتایی لە کۆمەڵگەدا ئەمانە هەموو ئەو بابەتانن کەوا لە فەلسەفەی پەروەردەی فنلەندیدا جێگیر کراون لە باخچەی ساوایانەوە هەتا دوایین قۆناغەکان. ئەگەر بێنە سەر بەشێک لە سیماکانی خوێندن و پەروەردە لە فنلەندا، خوێندنی بەخۆڕایی. ڕەنگە کەسێک بڵێ ئێمە لێرەش خوێندنمان بەخۆڕاییە، بەڵام بەخۆڕایی تەنها لەوێ ناو نییە. بەخۆڕایی مانای وایە تۆ ئەگەر شوێنەکەت دوور بوو لە فێرگەکەت لە قوتابخانەکەت، دەوڵەت لەسەرەتی تۆ لە ماڵەوە بگەینێتە قوتابخانە و لە قوتابخانەوە بۆ ماڵەوە. تۆ تەنانەت ئەگەر لە ماڵەوە کەس نەبێ نانی بەیانی بداتێت، تۆ لەوێ هەموو ڕۆژێ نانی بەیانی دەدرێتەوە، ڕەنگە نانێکی تریش ئەگەر کاتەکەت زیاتر بێت. تەندروستی دەرونی، باری کۆمەڵایەتی، باری هەموو ئەو شتانە پارێزراون. یعنی هەموو مناڵێک لەوێ با بڵێن دابین کراوە لە هەموو ڕوویەکەوە. بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستی هەموو جۆرە بیمەیەکی هەیە، هیچ شتێک لەسەر دایک و باوک نییە. ئەو کاتە تۆ پێی ئەڵێ خوێندی بەخۆڕایی، و ئەو کاتەش تۆ بۆت هەیە بڵێ خوێندنی زۆرم لێ. باشە کە ئێستا با بڵێن لێرە هەمانە پێم وایە تاکو سەی ناوەندیە یا شتێک خوێندنی زۆرم لێ، تۆ ئەبێ
کە تۆ ئەرشێکت سەپاندووە بەسەر دایک و باوکە کە منداڵەکانی دێتە قوتابخانە تۆ ئەبێ مافی ئەو دایک و باوکەش بدەیت تۆ ناکرێ بە زۆر بینێری بۆ قوتابخانە بەڵام هیچ مافێکی دابین نەکەی مناڵ لەوەیە هەموو دایک و باوکێک داهاتیان هەرچەندە بێ بەشێک لە پارەشیان درتێ بۆ مناڵەکان بە پێی ژماری مناڵەکانیان ئەمە هیچ پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە موچەت چەنە بازرگانی یان هەژارێکی لە ساڵی 1970 فینلەندا توانایشی باڵێن توانای لە پەروەردە و خوێندنە بەهێز نەبوو لە هەفتای سیستەمی پەروەردەیی لە بنە هەڵوەشێنرایەوە دووبارە دروست کرایەوە و خوێندنی زۆرەم لێ و خوێندنی بڵێن بە خۆڕایی هەموو ئەوانە جێگیر کران لەو کاتەوە بڕیاردراکەوە هیچ مامۆستایەک ناتوانێت وانە بڵێتەوە ئەگەر لە پلەی ماجستێر لە زانکۆ لە کۆلێژی پەروەردە کەمتری هەبێت یعنی کەمترین کەسێک کەمترین بڕوانامەیە کە لە قوتابخانەکان ئەوانە ئەڵێنەوە مامۆستایەکە ئەوەش بڵێن بڕوانامەی ماستەرە کە ئەوە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی وڵاتی فینلەند لە پەروەردە و خوێندندا دەرفەتی یەکسانی خوێندن بۆ هەمووان تۆ ئەگەر کەشێکی لە ساغبی نەخۆش بیت خاوەن پێداویستی تایبەت بیت هەمان دەرفەتت هەیە بۆ ئەوەی بخوێنیت من لە کاتێکە ماستەرەکەمە خوێند لەوەیە کەسێکمان لەگەڵ بوو بە زمانی ئێمە کەڕ وڵاو زانکۆی تەواو کرد بوو ماستەری خوێند باشە لە کاتی پێشکەشکردنی توێژینەوەکەیە 5 وەرگێڕیان بۆ دانابوو 5 وەرگێڕ بۆ تەنها کەسێک هەنێکی بەنووسین هەنێکی بە ئاماژە پێکردن هەنێکی بە قسەکردن تۆ وەرە بۆ کەسێک 5 وەرگێڕدا بنەی ئەمە لای ئێمە وایە ڕەنگە بی نەیتوانێت تەنانەت سەرەتاییش تەواو بکات ئەمە ئەو بنەمایانەیەکەوە ڕێز لە کەسایەتی مرۆڤ ئەگیرێ هەرچ ڕەنگی پێست و زمان و لە شتافی هەرچوانێک بێت منیستم هەر بە ئەنقەس باسی ئەوە بکەم لێرە زۆرم جۆ لێ ئەبێ منداڵی مامۆستا کێشەیەکی گەورەیە بۆ زۆر لە خوێندکارانی تر بۆ فێرخوازانی تر زۆرم بیستوە ئەڵێ منداڵەکەی من یەکەم نەبوو لەبەر ئەوەی منداڵی مامۆستای لێ بوو منداڵی مامۆستا ئەبوایان برەکی زیاتر بێ لە من ئەگەر شایستەش نەبێت یەکێ لەو شتانی کە لەوێ هەیە مامۆستا دەتوانێت وانە بڵێتەوە بە مناڵەکەی خۆشی لە پۆلەکەیە بەڵام ناتوانێت هەڵی سەنگێنێ ناتوانێت نمری بۆ دابنێت ینی ئەوە بەکردەوە ئەکاتە ئەوەی کەەوە ناتوانێت وانەشی پێ بڵێتەوە ناتوانێت لە پۆلەکەی شیادانیشێت چکە تۆ مناڵێک لە پۆلەکەی توێ ئەگەر ناتوانێت نمری بۆ دای ناتوانانی هەڵی سەنگێنی کەواتە ئەبێ مامۆستایەکی تر بێ هەڵی سەنگێنێت و با بڵێن نمری بۆ دابنە من لە ئەو زانکۆی کە من تایە وانەی وەرگێڕان نەڵێمە وەرگێڕان و زمان هەر هاوسەرەکەی خۆم داوای وەرگرتنی کرد لە بەشی وەرگێڕان ئەو کاتە من هەڵسەنگێنەری بڵێن ئەو کەسانە بوو کەەوە وەرە گیران لەوێ لە زانکۆ لە بەشی وەرگێڕان سەرۆکاتی زانکۆم ئاگادار کردەوە کە من ناتوانم ئەم ساڵ هەڵسەنگاندنم بکەم بۆ بکەم لەبەرەوەی هاوسەرەکەی خۆم یەکێکە لەو فێرخوازانەی کە داوایان کردووە بچنە وەربگیرن کەواتە ئەوان ئاگاداریش نەبوون نەشیان نەزانی ئەو هاوسەری منیشە جگە لەوەش ئەو خۆی ماوەی 3 ساڵنی بۆ 4 ساڵنی بەخایەنێت بابەتی زانکۆ بەشی وەرگێڕان لە ماوەی ئەو ماوەی کە هاوسەرەکەی من ئەی خوێند لەوەیە من نەمتوانی بە پۆلەک هەموو پۆلەکەی ئەوان وانە بڵێمەوە ئەوەش لەسەر داوای خۆم و چکە بەپی یاسا بۆم نییە بڵێمەوە وانە بڵێمەوە بەڵام خۆم ئاگادارم کردنەوە کە من هەتا ئەو تەواو ئەبێت لەو پۆلیاوانە ناڵێمەوە تەنانەت هەندێک لە فێرخوازە هاو کارەکانی ئەو پێیان ناخۆش بوو لەبەرەوەی من ناتوانم بەوانش بڵێمەوە تەنانەت لەویش تووڕابوون یعنی ئەمە بنەمایەک دروستەکە بۆ ئەوەی هیچ کەسێک مافی نەخورێت لەوێدا ئێمە شتێکمان هەیە لێرە کۆمەڵێک لەو شتانەی
پێی ئەڵێن هاوڕێ ڕخنەگر و مامۆستای ڕاهێنەر و نازانم کۆمەڵێک شتی لەو جۆرانەمان هەیە. ئێمە لە فنلەندا هیچ لەو شتانەمان نییە. لە ساڵەکانی هەشتاکانەوە کۆتایی هێنراوە بە یەکجاری بە چاودێریکردنی مامۆستا. ئایا ئەمە شتێکی باشە؟ ئەگەر بە پێی ئێرە بڕۆین ئەڵێن نەخێر ئەو کاتە مامۆستا سەربەستە بێ کە چیەکە و چی ناکەوانە ئەڵێتەوەیان نا. بەڵام توانا و ئاستی مامۆستایان هێند بەرزە بە شێوەیەک پەروەردە ئەکرێن، بەڵێ مامۆستاش پەروەردە ئەکرێ کە ئیتر گومانێک ناکرێت لەوەی کەوا مامۆستا ئەرکەکانی خۆی بەجێ نەگەێنێ. خاڵی دووەم مافەکانی مامۆستا هێند ڕێزی لێ دەگیرێ کەوا مامۆستا بە هیچ شێوەیەک ناچێتە ژێر کاریگەری ئەوەی کەوا ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات. مامۆستا یەکێک لەو توێژانەیە کە بەرزترین ئاستی موچەی هەیە لە وڵاتی فنلەندا، بەرزترین باشترین ڕێزی هەیە لە وڵاتی فنلەندا. ئەمە خۆی بۆ وا لە خوێندکاریشەکە لە فێرخوازیشەکە کەوا ڕێز لە مامۆستا بگرێت و گۆڕایەڵی مامۆستا و وانەکان بێت. دیارە جگەلەوە مامۆستایان بەردەوام کۆرسی نوێکردنەوەیان هەیە، بڵێن خۆ نوێکردنەوە بۆ ئەوەی زانیاریەکانیان تازە بێتەوە. زانیاری تازە بوونەوە من لەو ماوەیە ڕێزدار پرۆفسۆر پاسیسا هەڵبەری کتێبێکی دەربارەی خوێندن و پەروەردە لە فنلەندا و مەسەلەی سیستەمەکە بەگشتی و چۆن ئێمەمانان وڵاتانی تر توان سوودی لێوەرگرن پەیوەندی زۆرمان کرد بە تەلەفۆن و بە ئیمەیلیش. لە دواییە من نەگەشتمە ئەو بڕوایی کە ئەو کتێبە وەرگێڕم. لەبەر چی؟ لەبەرەوەی من لە پرۆفسۆرێکی تری زانکۆکەی خۆمانم پرسی وتی ئەو کتێبە زۆر کۆن بووە لە کاتێکە ئەو کتێبە لە ساڵی 2015 دەرچووە. اینجا ئەمە بەراورد بکەن بە سیستەمی پەروەردەی ئێمە، سیستەمی خوێندن، مناڵانی ئێمە، منهەجی ئێمە ئەگەر بینە سەر منهەج ئەوە شتێکی ترە، کارەساتێکی ترە لە ئێرەیە. من ئەو کاتە وازم لەو پرۆژەیە هێنا گرنگیدان بە زمانی دایکی. دیارە زمانی دایک زمانی دایکی دوو شتی جیاوازن کە بەڕای من بە هەڵە پێ ئەوترێ زمانی دایک، چونکە زمانی دایک زمانی دایکی تۆ نییە، بەڵکو زمانی دایکیە وەکو سیفەت نەکۆکو ناو. هەر لە ئینگلیزیەکەش ناڵێ مەدەرس لانگویج ئەڵێ مەدەر لانگویج، لە عەرەبیە ناڵێ لوغەت الئوم ئەڵێ لوغەت الئوم، یعنی وەکو سیفەت دێ نەکۆکو ناو. لەبەرەوە من پێڵم زمانی دایکی نەک زمانی دایک. زمانی دایکی یەکێ لە بابەتە هەرە گرنگەکانی خوێندن و پەروەردەیە لە فنلەندا و لە پێکهێنانی حکوومەتی ڕابردووی فنلەندا دوایین شت کە باس کرا و داهاتووی دروستبوون یا دروستبوونی حکوومەتی لەسەر وەستا بوو پەروەردە بوو. ئایا دیارە نێوان حزبەکانە ئایا ڕێکەکەون لەسەر شێوازێک لە پەروەردە و خوێندن کە بۆ هەمویان گونجاو بێ یان نا هێند گرنگ بوو لەوەیە. و لە کاتی کۆرۆنایە دیارە هەموو کۆمەڵگای جیهانی زەرمەند بوو بەهۆی ئەوەی کەوان نەدەتواندا مناڵەکە فێرخوازان بچنە پۆلەوە. لەوێدا یەکەم خەمیان ئەوە بوو لە ماوەی ئەم چەند مانگەیە مناڵی فنلەندی لە زمانی دایکیدا دواکەوتووە. ئەبێ پرۆژەی تایبەتمان هەبێ بۆ پێشخستن و بەردەوامبوونی ئەو پرۆسەیە کە هەبووە لە فێربوونی باشترین شێوەی زمانی دایکی. پاداشت و سزامان هەیە دیارە. پاداشت و سزا دەکاتە ئەوەی کەوا مناڵێک ئایا پاداشت بکرێت یا سزا بدرێت، چۆن سزا بدرێت. ئێمە تا ئێستا بەداخەوە مناڵمان هەیە لێی دەدرێت، یان سزا تەنها لێدانیش نییە، سزای دەرونی زۆر ڕەنگە کاریگەری زیاتر بێ لە سزای جەستەیی کە ئێستا هەمانە. لەوێدا ڕەنگە گەورەترین سزاکان ئەوە بێتەوە مناڵێک ئەهێڵرێتەوە لە پۆلەکەی خۆیە
دوای تەواوبوونی وانەکانی خۆی بۆ نمونە نیم سەعات 20 دقە یان بەپێی ئەوەی کە چی ئەکات لەوێداش دوو جۆر هەیە یانەوە تا وانەکانی با بڵێن ئەرکەکانی جێبەجێکات یانیش تەنها بێدەنگ دانیشێ یەکێ لە سزاکان و پاداشتەکانیش پاداشت ئەوە نییە بڵێ ئەم مناڵە لە مناڵێکی تر زیرەکترە بۆیە پاداشتیەکەین پاداشتەکانیش تایبەتمەند کراون بۆ نمونە منداڵێک ڕەنگە لە هیچ شتێکە نمرەی باشی نەبێت بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەندە باشە پاداش دەکرێت لە بەهۆی ڕەفتارە کۆمەڵایەتیەکانیەوە کەسێکی تر ڕەنگە لە زمانی ئینگلیزیە پاداشت بکرێت و هەروەها خوێندنی با بڵێن کتێبی خوێندن ئەگەر وای پێ بڵێن بۆ ئەوی باشتر لێرە تێبگەێنێ منهەجی خوێندن دیارە لەوێ پلانی خوێندن لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی لێ پێڵێ فێرکاری و ڕۆشنبیری بەو ناوەیە بەو شێوەیە ئەوان پلانی گشتی دانن بەڵام شارەوانیەکان سربەستن لەژێر با بڵێن ڕۆشنایی ئەو پلانە پلانی تایبەتی خۆیان دابنن ئەمەش بەس نییە اینجا فێرگەکان خۆیان بۆیان هەیە پلانی تایبەتیە خۆیان لەژێر ڕۆشنایی پلانی خوێندنی شارەوانی دابنن لە دوای هەموو ئەمانەش مامۆستا سربەستە چۆن وانەکەی ئەڵێتەوە لە پۆلە بێ لە دارستانە بێ ئەچێ بۆ مەلەوانگا یا هەر شوێنێکی در ئەم کتێبە خوێنێ یا کتێبێکی گرنگەوەیە ئەو بەرنامەی کەوا وەزارەت دایناوە بۆ مناڵەکە بە هەر شێوێک بێت تێبگەێنرێت دیارە خوێندنی بە گروپ یەکێرە خوێندانەیەکەوە زۆر گرنگە لەوێ بایەخی پێدرێ کە چەند مناڵێک پێکەوە خۆیان هاوکاری یەکتر بکەن لە خوێندندا و هەروەها بەشێکی تر کە ئەمە بە تایبەتی دامناوە سێ چوار بابەتی تایبەتیە کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە سیمای کانی خوێندن و پەروەردە لە فینلەندا پێگەی مامۆستایە پێشتر پێگەی مامۆستامان باس کرد لەوێ چۆنە و دیاریشە لێرە چۆنە و ئەو مامۆستایە ئەگەر خۆی هەست بەبوونی شکۆی خۆی نەکات ئەگەر فێرخوازێک هەست نەکا مامۆستاکەی شکۆدارە هەرگیز ناتوانێت فێرخوازێک دەرچێ کەوا کۆمەڵگە پشتی پێ بەستێ لە داهاتوودا پەروەردە بە شێوەیە پەروەردە بکرێت کەوا کۆمەڵگە بەڕێوە بێت زۆر جیاوازە لە شوێنێکە مامۆستا ببیندێ ڕێزی لێ بگرێ زۆر جیاوازە لە شوێنێکە مامۆستا موسەی نەدرێتێ توندوتیژی لەگەڵ بکرێ زیندان بکرێ ئەم دوو شتەش دوو بابەتی زۆر گرنگن کە ناکرێ پەروەردە پێش بخەین بەبێ بەردی بنەڕەتی پەروەردەکە مامۆستایە ئاین لێرەیە گفتوگویەکی زۆر لەسەرک لە پەروەردە خوێندنە کە من هەندێک جار گوێم لە هەندێک بیرڕا ئەبێ کە با بڵێن واقعینی زۆر جار پێمان ڕەنگە پێمان وابێ لە وڵاتانەیە ئەوانەی ئاین ناخوێندرێت بەڵام لە ڕاستی ئەوانەی ئاین ئەخوێندرێت وەکو هەروانەیەکی تر ینی چونکە ئێمە لێرە باس بە ئاکادمیانە دەباسیەکەین نابێ ئایدۆلۆژیا کاریگەری هەبێ لەسەر بۆچوونەکانمان و لەسەر هەڵسەنگاندن و خستنەڕووی ئەو واقعی کە هەیە ئەوەی کە لەوێ هەیە ئاین هەر ئاینێک بێت مناڵ هەر ئاینێکی هەبێ مافی خۆیەتی بیخوێنێ و نەک مافی خۆی و بەڵکو بەسێککە لە منهەجیش تەنها لەو کاتە نەبێ ئەگەر دایک و باوک بڵێن ئێمە هیچ ئاینێکمان نییە ئەمانوێ مناڵەکەمان شتێکی تر بخوێنێ کە زیاتر پەیوەندی بە ژینگە و زۆر هەموو ئاینەکانیش پێکەوە ئەخوێنن لەوێ بۆ نمونە کە ئاینی مەسیحی زۆرترین بڵێن ڕێژەی هەیە هەر کەسێک سەر بە کڵێسا بێ ئەو کاتە مناڵەکەشی لە پەروەردەی ئاینی بەشی مەسیحی ئەخوێنێ مناڵێکی تر کە موسڵمانە دیسان ئاینی ئیسلامە خوێنێ مناڵێکی تر سەر بە هەر گروپێک بێت
بیەوێت دایک و باوک بێوێ نەخوێنێ بڵێ ئێمە سەر بە هیچیان نین ئەتوانێت هیچیان نەخوێنێت ینی مەسلەی ئاین بەو شێوەیە لە پۆلالێک جاکراوەتەوە بەڵام بۆ مانایانی ئەو ئاینی لەوێ ئەخوێنرێت ئەو ئاینەیە کە لێرە ئەخوێنرێت ئاین لەوێ پێش هەموو شتێک دیسان ئەبێ لە ژێر ڕۆشنایی دەستورا بێ کەوا مافی یەکسان هاوتایی ڕێزگرتن لە بەرامبەر بڵێن فراهەم بکات نەک دژایەتی ئاینەکان نەک دژایەتی کەسێک کە بێ ئاینە یان بە پێچەوانەوە بۆ مناڵانی کۆچەر زمانی دایکی تایبەتی خۆیان ئەخوێنرێت بۆچی هەفتەی 2 ساعت هەروەکو ئاینیش هەفتەی 2 ساعت هەر مناڵێک بۆ هەیە زمانی دایکی خۆی بخوێنێت لە هەر شوێنێک بێت ئەمە با بڵێن شاری هەلسینکی زیاتر لە چ زمان ئەخوێنرێت و مامۆستایان بۆ تەرخانەکرێت و پۆلیان بۆ تەرخانەکرێت و هەڵسەنگاندن بەشێکە لەو بابەتانی کە زۆر گرنگە هەڵسەنگاندنی چۆن مناڵ هەڵ ئەسەنگێنرێت نمرەکانی چۆن بۆ دانرێت دیارە لەوێ ئێستا لە 2016 پلانی خوێندن گۆڕا هەڵسەنگاندن بەم جۆرەیە لە پۆلی 1 تا پۆلی 3 دەکرێت تەنها بنووسین بێت ئەم مناڵە چۆنە دەکرێش بە نمرە بێت ئەمە هەڵبژاردەی مامۆستاکە یان بڵێن ئەو فێرگەیەکەوە مناڵەکە تایە خوێنێت کەواتە بەڵام لە پۆلی 4ەوە تاکو و کۆتایی ئەبێ بە نمرە بێت کاڵین بە نووسین بێت مانای چییە؟ نمرە لەوێ تەنها ژمارە 4 و 5 و 6 نییە تەنها باشە و زۆر باشە نییە بەڵکو هەڵسەنگاندنە چۆن پێشکەوتووە چەند پێشکەوتووە بەراورد بە ساڵی پار یا بەراورد بە وەرزی یەکەم بەراورد بە خۆی نەک بەراورد بە هیچ فێرخوازێکی تر هەڵسەنگاندن هەموو کاتێ لە هەموو وەرزێکە پێویستە مامۆستا دایک و باوک لەگەڵ مناڵەکە پێکەوە هەڵسەنگاندن بکەن نەک مامۆستا بتەنها تەنانەت ئەو فێرخوازە خۆی هەڵ ئەسەنگێنێ لە بەهەمان ئەو فۆرمەی کە هەیە بۆ مامۆستا و بۆ ئەویش بژانەوەی منداڵ و فێرخواز چ لە باخچی ساوان بێ چ لە فێرگەکان نابێ کاتێک کەوا مناڵێک دوا کەوتووە بە هەر هۆیە کابێت لیژنەیەکی تایبەتی دروست ئەکرێن کە پێی ئەڵێن دیارە لێ ناوی تری هەیە بەڵام ئەگەر بە وەرگێڕانی تەواوی بکەین ناتوانین بڵین چارەسەرکردن زیاتر بە چارەسەرکردن دێت بەڵام یعنی ئەو مناڵە ببژێنرێتەوە بارودۆخکی چاکتر بکرێتەوە گفتوگۆیەکی هەمەلایەنە ئەکرێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مامۆستای تایبەت بەڕێوەبەر دایک و باوکی فێرخواز بارودۆخەکەی لێک دێنەوە کە بۆچی کێشەی هەیە لەم بارەوە چکە بە تایبەتی لە پەراوێز خستنە کێشەی زۆر هەیە مناڵ هەیە پەراوێز زەخرێ بەهۆی هەر شتێکەوە بێت بەهۆی لەشیەوە بێت بەهۆی ڕەنگی پێستیەوە بێت بەهۆی کێشەیەکی تەندروستیەوە بێت کە بۆتە کێشەیەکی گەورە لەوێدا ئەوەی لە کوردستانە بە هەندێشتی کوردستان باسکەین باسیەوەمان کردکەوە باسی مامۆستای ڕاهێنەر و ڕەخاوڕێ ڕەخنەگر و ئەو جۆرەشتانە ئەکرێت کە بە بەراورد بێ ئەگەر بیڵێن ڕاستەکەی ئەمانەت تەنها کۆمەڵێشتی ڕووکەشن مامۆستا هێندەی تر ماندووەکەن ئینەرژی و تواناکانی مامۆستا کەمەکەنەوە لە جیاتی ئەوەی کەوا ورد بێتەوە لە شێوازی گەیاندنی ئەو زانیاریانی ئەو هەیەی و گفتوگۆکردن لەگەڵ فێرخوازە بۆەوە خەریک ئەکرێتکەوە لە پێش هاوڕێ ڕەختەگرە یان هەر کەسێکە شتێک بکاکەوە بەدڵی بێت و ئاستی قوتابخانەکە بەرز بێتەوە کە ئەمە بۆ خۆی کارێکی باش نییە کە مامۆستا بۆ خۆی هەست کات چاودێری لەسەرە باشتر وایە هەستی بەرپرسیارەتی مامۆستا بەرزکەینەوە و مافەکانی باشتر بسەلمێنین و تواناکانی پەرە پێ بدەین بە کۆرسی جیاواز و بۆ لەمە دووە ئاستی زانستی مامۆستا بەرزکرێتەوە زیاتر لەوەی کە لە ئێستاە هەیە منە شتێکی دەرباری مامۆستایان بڵێم و ئەم باکۆتانی لەم دوایەیە بوو
کە من هەمیشە زۆر وتارم نووسیوە دەربارەی پشتیوانیکردن لەوان. بەڵام لە ڕووی ئەکادمیەوە ئەبێ ئەوەش بڵێن دەبوایە بەڕای من مامۆستایان ئەوەندە بەس نییە کە تۆ ناڕزایت هەیە لەسەر مافێکی خۆت بچیتە ماڵەوە دانیشی بۆ نمونە لە فیلەندا بووایە ڕەنگە مامۆستا لە فێرگەکەی خۆی دەوامی بکردایە کۆمەڵ یاری لەگەڵ مناڵەکەت کۆمەڵێشتی تری ئەکرد کۆمەڵێ بابەتی پەروەردەی تری ئەخستە بەرچاو ئەیوت کە من لە پێناوی ئەوەدا نییە کەوا بایکۆتەکەم کە من ئەوەی بەگشتی دەسەڵات هەیە ئەو سەلمێنە کە مامۆستایان نایانوێ فێرخوازان سوود ببین و زەرەریان لێدەن. ئێمە ئەتوانین لەو کاتەیە بایکۆتی شەکەین چکە زۆر منداڵ هەیە کە دایک و باوکی لە ماڵەوە نین مناڵانی شەگرینە خۆمان فێری زۆر شتیانەکەین فێری شکۆیانەکەین فێری ئەویانەکەین بۆچی ئێمە بایکۆتەکەین هەموو ئەمانش پێکەوە دەکرا تێکەڵکێش بکرێت لەو ڕۆوە. کێشەیەکی گەورەی کوردستان ئەم باخچەی ساوان و فێرگەی تایبەت و زانکۆی تایبەت و ئەمانەیە کە بۆ چوونی من ئەمە ئاراستەیەکە بە ئەنقەست بۆ شێوازە ئەبرێ بۆ ئەوەی لە کۆتاییە فێرگە فەربیەکان حکومیەکان نەمێن و ئیتر کۆمەلگا بێتە دوو چینی جیاوازی دابڕاو لە یەکتر ئەوەی کە توانای هەیە لە فێرگە ئەوەی کە پێڵێ ئەهلیە تایبەتەکان بێت و ئەوەی تواناشی نییە یان نەخوێنێ یان لەو فێرگانەدا بێکەوە ئیتر هیچ بایەخیشیان نەمێنێت. بۆیە فێرگە تایبەتەکان زیاترەکرێن و زانکۆی تایبەت زیاترەکرێ و تەنانەت بەشێک لە زانکۆ حکومیەکانیش بەشێک لە کورسیەکانیان من ناوی لێ ئەنەم ئەفرۆشن بە فێرخوازە دەوڵەمەندەکان ماڵە دەوڵەمەندەکان بە ناوی پەڕەلێلەوە کە ئەمە تۆ ئەگەر کورسیت هەیە توانات هەیە کورسێکی تردابنی بۆچی ئەی فرۆشی بۆ نایدیتە ئەو خوێندکارە ئەو فێرخوازەی لە دوای ئەو دی ئەگەر تو نۆت وەرگتووە با دوای 98ەکەش بێتە ناوی بۆچی بە پارەی فرۆشیتەوە. ئەمانە یعنی ئاراستەیەک هەیە بەرە و دابڕانی چینەکان لە یەکتر و کۆتایی هێنان بە فێرگە حکومیەکان و ئەوەی کە گرنگە ئێمە لە ساواییەوە بایەخ بە پەروەردە بدەین و لە ساوایی و پشتیوانی لە خێزان بکەین و پێوەستیوانی مامۆستا بکەین. چەند شتێک هەر بە خێرایی ئەوانە باسەکەم ئەو ئاڵنگاریانەی خوێندن یان ئەو تا ئەو دووڕیانانەی خوێندن کە هەن بەردەوامیدان بەرامبەر بە گۆڕانکاری ئایا ئێمە بەردەوامی بدەین بەوەی کە هەمانە یا گۆڕانکاری بکەین ئایا فێرگەی گشتی بێ یا فێرگەی تایبەت بێ ئایا پەروەردەی هاوبەش بێت یا پەروەردەی هاوتەریب بێت مانای هەمومان هەمان شت فێربین یا هەندێکمان هەیە شتێک پێویستە فێربین هەندێکمان شتێکی تر فێربین ئایا سیستەماتیک بێ یان خۆ بەخۆیی بێ ینی سیستەمێک دانرێ لەسەرەوە ئەبێ هەمومان لەسەری بڕۆین یان ئەو فێرگەیە ئەو قوتابخانەیە مافی ئەوەی هەبێ سەربەستی ئەوەی هەبێ خۆی سیستەمی قوتابخانەکەی خۆی دابنا بەپی ئەو فێرخوازانەی خۆی ئایا جیاواز بین یان هەمومان وەکیەک بین ئایا کۆمەڵایەتی بوون گرنگە یا سروشت گرنگە ئایا ئازاد بین لە هەڵبژاردننی منهەجی خوێندن یان بە زۆر منهەجەکانمان پێ بخوێنێت دیارە لە فنلەندا بەشێکی زۆر لە منهەجەکان هەڵبژاردەیە تۆ ئەتەوێ بۆ نمونە لە سەرەتایی کە بڵین بەپی سیستەمی ئێرە کاشیتە ناوەندی تۆ ئەتوانی مناڵێک تێر لە وەرزشە بەهێزە بیخەیتە قوتابخانەیەکی وەرزشیەوە لە هونەرە هەمان شێوە لە ماتماتیکە هەمان شێوە و لە دوای ئەوەش بە هەمان شێوە زانکۆکان تەنها پۆلی 12 نیە کە چەند وەرەگرێ بەڵکو ئەوەیە چەند توانای هەیە لە کۆلێژێکی پزیشکیا وەرگیرێت با سەتیشی هەبێت لە ڕەنگە توانای ئەو توانای کۆلێجی پزیشکی نەبێت ڕەنگە بۆ ئابووری زۆر باش بێت ڕەنگە ینی هەموو زانکۆکان نزیک بە هەمویان هەڵسەنگانی تایبەت بە خۆیان هەیە تاقیکردنەوەی تایبەت بە خۆیان هەیە لەو بواری خۆیاندا کە ئەیکەن و کاتەکەم ڕاکەم لە کۆتایین ڕەنگە زۆریشمان تێپەڕاند بێ وڵات لە ئەخیرا ئەگەر تۆ زەکەیتەوە زۆر تەنها ئەوە ئەڵێم دیارە ئەم بوێنە هەیە کە پێم وایە ئەم ڕێکخراوی ئازادبوون پێشتر زیاتر باسی لە تاکگەرایی ئەکرد
یان تاکگەرایی ناوی تاکگەرایی بوو یا شتێکی وە لە نێوان تاکگەرایی و کۆمەڵگەییدا ئێمە تاکی وەکو کۆمەڵگە بڕۆین ئێمە هەمیشە لەم وڵاتەیە جیاوازەکان نەفرەت لێەکەین ئەوانەی کۆپی ئێمەن سیمایان دیار نییە ستایشیان نەکەین پێویستە جورئەتی ئەوەمان هەبێت جیاواز بین خۆمان جیاکەینەوە لە ئەو سیفەتەی کەوا پێی ئەو تێسفەتی مێگەلی ئێمە ئەبێ خاوەن کەسایەتی خۆمان بین تەنا ئەو کاتە شکۆی خۆمان ئەپارێزین و ئەتوانین کۆمەڵگەیەک پەروەردە بکەین کە خاوەن هەر تاکێلتاکان خاوەن کەسایەتی خۆی بێت و ئێمە بەگشتی خاوەنی داهاتی خۆمان بێت سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ ماندووبوونتان